کتێکم بەشووە ساڵێک و 8 مانگە داومەتەشوو عقدی محکەمەیان نییە بەس هیمەلایەن هەیە ناگونجێن بەیەکەوە ئێستا کچەکەم هاتۆتەوە تۆراوە ئەیانەوەی لە یەکجیابنەوە زاواکەم ئەڵێ من تەلاقی نادەم ئیتر چەند کەسێک وتیان با 3 مانگ دانیشێتن کە 3 مانگ دانیش لە دوای ئەوە خۆی یعنی تەلاقی ئەکەوێتن شتی وا هەیە دایکە بەڵێ کچەکەت چەند ساڵە؟ کچەکەم موالی 2007 هەز ناکەی تۆ زۆر بە مناڵی داوتە بەشوو بەرە وەڵام مامۆستا 2007 2 ساڵ پێش ئێستاش یعنی چەند ساڵان بوو؟ ئارە وەڵام 11 ساڵ بوو داتەشوو 14 ساڵ بوو 14 ساڵ بوو زۆر بەجووی داتە شتەکەم ئەگەر ئەو مناڵانە بوو یەک دقیقە مامۆستا مامۆستا جۆم لە دەنگ ئەو مناڵانەیە بە کەڵک نایە قسە بکەیت ئێستا مامۆستا ئەوە دوورکەوتمەوە لیان نازانم شوێنێکی چۆڵتان نییە دابنیشی دەی ئێستا وا بە تەنیا دانیشتووە مامۆستا باشە دایگیان طبعا وما أصابكم من مصيبة فبما كسبت أيديكم ويعفو عن كثير ئێستا کە کچەکەت داوای تەلاقەکە و داوای جیابوونەوەکە بەخوا تاوانی خۆتانە دایگیان بمبورە ئەم قسەیاتە من زۆر جار هاوارم کردووە دایکان باوکان ئەمان کچ بە مناڵی مەدەن بەشوو کچەکەت 13 ساڵ بۆ شووی کردووە باشە کچێکی 13 ساڵان 14 ساڵان چوزانێ مانای ژیان یعنی چی چوزانێ دایک یعنی چی چوزانێ ماڵەمێرد یعنی چی چوزانێ خەس و غەزور یعنی چی چوزانێ حەمد و بارگرانی مناڵ و پەروەردەکردنی مناڵ یعنی چی بۆیە ئەبێ باجەکەی بەم شێوازە بدا کە باجێکی زۆر ناڕەحەت و زۆر خراپە بۆیە ئەگەر کوڕەکەش کوڕێکی تێگەیشتووە با سەبر لە کچەکەتان بگرێت ئەگە هەڵەیەکیش بوویداوە ئەگەر هەڵەشەیەکیش بووە لە بینی هەردووکیانە ئەبی ئێوە براگەورەی یعنی دەوری براگەورە ببینن دەوری دایک و باوک ببینن کوڕەکەم والیدی چەنە؟ کوڕەکە 2 ساڵ لە خۆی گەورەترە یعنی 16 ساڵ کوڕەکە 16 ساڵەوە نییە؟ بەڵێ ئەخە کوڕێکی 16 ساڵ هی ئەوەیە تۆ کچی بیت دایگیان؟ وەڵاهی مامۆستا من دامەتە ما خاڵۆی خۆم کە داوایان کردوتە مادەم کەسی خۆمە دایگیان ئەمە خاڵۆیە ئەمە مامەیە ئەمە کورزایە واز دەوە بێنە بەڵام تۆ سێریکە کوڕێکی 16 ساڵان کچێ بخوازیە کچەکەش چەند ساڵ بێت 14 ساڵ بێت یا حتمەن ئەم زەواجە سەر ناگرێت چکە ئەو دوانە هیچ لە دنیا تێ نەگەیشتوونە ئەنجا ژیانی ژن و مێردایە ژیانی زەواج ژیانێکی زۆر تایبەتە بابە کۆمەڵێک کۆدە بابە هەتا ئێستا پیاوی وایە 6 ساڵ تەمەنی کردو هەتا ئێستا کۆدی زەواجی نەکردوێتەوە نازانێ مامەڵەکە لەگەڵ ژنەکەیە ژنی وا هەیە هەتا ئێستا 7 ساڵ نازانێ مانای پیاوی یعنی چی نازانێ میوانداری یعنی چی نازانێ خۆشەویستی یعنی چی ئەی تۆ مناڵێکی 13 ساڵان چییە بیدەی بەشوو 13 ساڵان هەر هی ئەوەیە جارێ لە باوشی خۆتا بێ گڕوگاڵی بۆ بکەیت و بیلاوێنیتەوە بەخوا قسەکانت هەمووی ڕاستە وەنیە خوشکەکەم بەڵام ئەوە ئەم حاڵەتە ببێتە دەرس بۆ هەموو لایەک ئینشاءڵڵا ئەوەی ئێوەش دەجیابوونەوە کۆتایی پێ نایە تەمەنا ئەەکەم ئێوە وەکو دایک و باوکێکی یعنی خەمخۆر کە لە سەرەتا غەڵەتتان کردو بەڵام ئێستا غەڵەتەکان بان نەبێتە دوو هێندە هەم ماڵی کوڕا هەم ماڵی ئێوەش سەبرێ بگرن لە بینەیە تەحملتان هەبێت باشە با تۆزێ لە یەک دوور بن جارێ باسی جیابوونەوە تەلاق و ئەمانە مەکەن چکە کچێکی 14 ساڵان هەلیساوە تەلاق ئەدرێ دوو ڕۆژت جارێ هەر زەواجی لە پێشچاو ئەکەوێت یعنی ئێستا پیا وەکو دڕ وەکو چۆن بڵێ وەکو شتێکی زۆر ناشرین دێتە پێشچاوی یعنی ئەگەر 6 ساڵی ترم کچە دابنیشە ڕەنگە تووشی کە ئابە بێت بۆیە تۆزێ سەبرتان هەبێ هەردوولاتان هەوڵدەن کێشەکانتان بە حیوار و بە گفتوگۆ چارەسەرکەن هەروەکو خزمایەتی نابێ ئێوە ئەم ئیشە بکەن چکە ڕەنگە وەکو خزمایەتی ئەگەر ئەم ئیشە بکەن
کچەکەتی لێ بسەنیتەوە ئەوش کچەکەی تۆ تەلاق با ڕەنگە خزمایەتیەکەتان کۆتایی پێبێت وەنیە بەوخوا مامۆستازانی چۆن ئیشەکە ئەوەی تا نەماوە کە سەبری تێ بکەین و بڵین بە دانیشێ ساڵێ یان 2 ساڵ یعنی کوڕەکە شتێکی زۆر ناشرینی کردووە زۆر ناشرین زۆر باشە بەڵام ئەوەی تۆ باست کرد پێماندا بنیشێ و دوایی بۆ خۆی ئەتوانێت زەواج یا کوڕەکە تەلاقێکەوێ شتی وامان نیە شتی وامان نیە شتێکمانەیە لە شەرع شتێکمانەیە لە شەرع پێوتێ خولع یعنی چی ئەم ژنە تەلاقەکانی خۆی ئەکرێتەوە بەواتای ئەوەی لە حەق و مالی و هەموو مافێکی خۆی خۆشە بێ هیچی لە کوڕەکە ناوێت ئەوە پێی ئەوتێ خولع ئەم خولعەش طبعا نەبێ بە پێی شەرع ئەو مامۆسایی کە مارەی کردووە بڵێ مامۆسای بەڕێز لەگەڵ چەند سپی و پیا و معقوڵانێکە دابنشن مەجلیسێ ببەستن لە هەردوو لاتان ئەگەر خولعەکەن بڵێ مامۆسا تۆ شاهیدی ئەم خولعە ئەوە ئێمە خولعمان کرد و هەرچی ماری و حەق و مافێکی ئەم ئافرەتە هەیە لێی خۆش ئەبین ئیتر ئەو کاتە سەیری کەیسەکە ئەکرێت ئەگەر کوڕەکە نەیتوانی بێت ئیدارەی ئەم ئافرەتە بدات نەیتوانی بێت وەکو پیاوێک ڕێز لەم ژنە بگرێت نەیتوانی بێت ئەم زەواجە بە جوانی ببا بەڕێوە ئەو کاتە حەق بە کچەکەی ئێوەیە خولعەکەی دروست ئەبێت و طبعا ئەو کاتەش هەمووی بەچی ئەبێت بە نووسرا و بە کتاب ئەبێت چکە ئیشەکەی ئێوە لە مەحکەمانە بووە لەبەرەوە تەمەنیان مناڵ بووە باشە ئیشەکەتان لای ئەو مامۆسایە بووە بە هەر ئەو مامۆسایە ئیشەکەتان بۆ بکەن من بۆچی ژنمارە ناڕۆم ئەگەر ئەوان نێن واللهی تر ئەوان نێن نابێت شتیوا چۆن ئەبێت نەبێت نییە ئەمە شاهید ئەجیبێت لەم بینەیە ئەبێ خەڵک یعنی لەو مەجلیسەیە مەجلیس ئەبەسرێت ئەوە ئەبێ بە نووسرا و بەکتاب هەبێت بڵێ ئەمە خولعمان کردووە لە ماف و لە حەقی کچەکەی خۆمان خۆش بووینە ئەو کاتە ئەگەر تەوافق لەسەر ئەوە کرا ئەو ئافرەتە ئەتوانێت عیدەی خۆی بکات و ئیتر تەواو پەیوەندی بۆ پیاوە نامێت باشە دەست خۆشمە مامۆستا خوا جەزای خێرت بدە باشترین حەلیشتان ئەوەیە بڕۆن بۆ لیژنەی فتوا کۆمەڵی مامۆستا لەوێ دانیشتنە ئەم وەزعی تێبگەێنن بەڵام من نازانم من لێرەوە نازانم پەیامێک یعنی من خۆم چکە ژنمارە نابڕم بەڕاستی باشە بەس عەجیبم بێت ئەم مامۆسا باشە بۆ بیری نەکردەوە باشە ئەم کچە 13 ساڵە